جوانترین و ڕازاوەترین سلاوی ئێمەتان پێشکەشی بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕەی هەفت لە بەرنامەیەکی دیکە بەڕێ هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان تا کۆتایی لەگەڵمان بن. لەگەڵ بەردەوامی گوشارە هەمەلایەنەکان بۆ سەر ژنان لە ئێران و هەروەها دوای بڵاوبوونەوەی چەندین هەواڵ لەسەر ئەسید ڕژاندن بەسەر دم و چاوی ژنان لە ئیسفەهان بۆ چاوترسێنکردنی ئەو ژنانەی کابەوەتەی ئەوان حیجاب لە بەرچاو ناگرن سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەی خەزەڵوەر ڕەیحانە جەباری کە لە 7 ساڵی ڕابردووە پاش کوشتنی مرتەزا سەربەندی دەستگیر کرابوو لە زیندانی ڕزای شار ئەدام کرا. هەواڵەکان باز لەوە دەکەن کە دادستانی تاران لە ڕاگەیاندراوێکدا ئەو هەواڵەی پەشڕاست کردەوە کە حکمی قەساسی ڕەیحانە جەباری جێبەجێ کراوە. هاوکات ئەحمەد شەهید هەواڵنێری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە مافی مرۆڤ باسی خراپتربوونی بارودۆخی مافی مرۆڤی کردووە لە کۆماری ئیسلامی لە دوای هاتنە سەرکاری ڕۆحانی و لە نوێترین راپۆرتی خۆیدا ڕخنەی توندی لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی گرتووە لەم بارەیەوە. هەروەها ئێد ڕۆیس سەرۆکی کۆمیتەی پەیوەندی دەرەوەی مەجلیسی ئامریکا لە ئاماژە بە نوێترین راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە ڕەوشی مافی مرۆڤ لە ئێران دەڵێت حکمی ئێران لە کاتی سەرۆکۆماری حەسەن ڕوحانی ببورن حکوومەتی ئێران لە کاتی سەرۆکۆماری حەسەن ڕوحانی هەروەک جاران درێژە بە پێشێلکارەکانی مافی شارەمەندانی خۆی دەدات. راپۆرتێک لەم پێوەندیدا بینن و دێمەوەلاتان. لەگەڵ بەردەوامی گوشارە هەمەلایەنەکان بۆ سەر ژنان لە ئێران و هەروەها دوای بڵاوبوونەوەی چەندین هەواڵ لەسەر ئەسیر ڕژاندن بەسەر دەموچاوی ژنان لە ئیسفەهان بۆ چاوترسێنکردنی ئەو ژنانەی کە بەوتەی ئەوان حیجاب لە بەرچاو ناگرن سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەی خەزەڵوە ڕەیحانە جەباری کە لە 7 ساڵی ڕابردووە پاش کوشتنی مرتەزا سەربەندی دەستگیر کرابوو لە زیندانی ڕەجای شەر ئێعدام کرا. هەواڵەکان باس لەوە دەکەن کە داستانی تاران لە ڕاگەیاندراوێکدا ئەو هەواڵەی پشڕاست کردەوەکە حکمی قساسی ڕەیحانە جەباری جێبەجێ کراوە. جێ ئاماژەی ڕەیحانە جەباری ساڵی 1386 لە کاتێکدا تەنیا تەمەنی 19 ساڵ بوو بە تۆمەتی کوشتنی مرتەزا عەبدولعەلی سەربەندی کارمەندی پێشووی وەزارەتی ئیتلاعاتی ئێران دەستگیر کرا. ئەوەش لە کاتێکدایەکە ڕەیحانە جەباری باسی لەوە کردبوو کە تەنیا بە مەبەستی پاراستنی خۆی لە بەرامبەر دەستدرێژی جنسی تووشی ئەو تۆمەتە هاتووە. ڕەیحانە جەباری دیزاینەری دیکۆراسیۆنی ناوماڵ و شرکەتێکی تەبلیغاتی بوو بۆ جێبەجێکردنی دیزایانی شوێنی کاری کەسی کوژرا و سەردانی ئەو شوێنەی کردبوو. دوایین کۆبوونەوەی بەناو ئاشتی خوازانە لە دۆسەی ڕەیحانە جەباری ڕۆژی چوارشەممە 23 ڕەزبەر لا دادسەرای جەنایەتی تایبەت بە کوشتن بەڕێوەچوو بێ ئاکام کۆتایی پێهات. حکمی ئەعدامی ڕەیحانە جەباری لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پەسەند کرابوو. ئەوەش لە حاڵێکدا بوو کە جێبەجێکردنی حکمی ئەعدامی ڕەیحانە جەباری گومانی زۆری لەسەر بووە و دۆسیەکەی تا ئێستاکەش بە تەواوی ڕوون نەبووەتەوە. دایکی ڕەیحانە جەباری شعلە پاکڕەوان لە فەیسبووکی خۆیدا دوای ئاماژەکردن بە دوایین دیداریان لەگەڵ ڕەیحانە باسی لەوە کرد کە بەرپرسانی زیندانی ڕەجای شەر پێیان وتبوو کە بۆ وەرگرتنەوەی تەرمی کچەکەیان ڕۆژی سێشەممە 8 ڕەزبەر سەردانی زیندان بکەن، بەڵام حکمی ئیعدامەکە لەو ڕۆژەدا جێبەجێ نەکرا. جێی ئاماژەیە کە بە مەبەستی پێشگرتن لە حکمی ئیعدامی ڕەیحانە جەباری بەشێک لە چالاکانی مافی مرۆڤ کەمپەینێکیان پێکێنا بوو زیاتر لە 100,000 ئێمزا لە بابەت دژایەتی لەگەڵ حکومە کۆکرابووەوە. دوو کەس لە چالاکانی ئەو کەمپەینە بەناوەکانی مینا ئەحمەدی و نازەنین ئەفشینجام بە مەبەستی پێشگرتن بە جێبەجێبوونی حکمی ئیعدامی ڕەیحانە جەباری ئیمزا کۆکراوەکانیان بۆ ئەحمەد شەهید، بانکیمۆن و کاترین ئەشتۆن ناردبوو. بەپێی سەرچاوەی هەواڵەکان کۆبوونەوەی ناڕەزایەتی بە حکمی ئیعدامی ڕەیحانە جەباری لە بەردەم زیندانی ڕەجای شەر تا پێ جێبەجێکردنی حکومەکە بەردەوام بووە. هەروەها چەندین کۆبوونەوەی ناڕەزایەتیش هەر لەو پەیوەندەدا لە سوئێد و ئاڵمان بەڕێوە چوون و ناڕازیان خوازیاری ڕاوەستانی ئەو حکومە بوون. جێگەی باسە پێشتر ڕێکخراوە نێونەتەوەیەکانی پشتیوانی لە مافی مرۆڤ ڕایان گەیاندبوو کە دەبێت حکمی ئیعدامی ئەو ژنە زیندانیە هەڵوەشێتەوە و هەروەها لە ناوخۆی ئێرانیشەوە هونەرمەندان و چالاکانی مافی مرۆڤ سەبارە بە بەڕێوەچوونی حکمی ئیعدامی ڕەیحانە جەباری ناڕەزایەتیان دەربڕی بوو. سەرەڕای ئەو هەوڵانە بۆ ڕاوەستانی حکمی ئیعدامی ڕەیحانە جەباری سەر لە بەیانی ڕۆژی شەممە ڕەیحانە جەباری لە تەمەنی 26 ساڵیدا ئیعدام کرا. هەر لەو پەیوەندەدا ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ خوازیاری ڕاوەستانی ئەو حکومە و بەڕێوەچوونی دادگای عادڵانە بوو. پێش ئەوەش ئەحمەد شەهید هەواڵێری تایبەتی ڕێکخراوی مافی مرۆڤ لە ئێران ئەو حکمەی ناڕەوا لە قەڵەمدا بوو. باسی لە چەندین بەڵگە کردبوو کە نیشان دەدەن ڕەیحانە جەباری بێتاوانە.
جێ ئاماژەیە کە ڕۆژانە و بە تۆمەتی جۆراوجۆر حکمی ئیعدام لە ناو دادگاکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەسەر شارۆمەنداندا دەستە پێ و لە زیندانەکانی ئەو وڵاتەدا جێبەجێ دەکرێت. پرسی قەساس دیاردەیەکی زەقی ناو دادگاکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە و زۆرترین قوربانیانی ئەو حکومانە مێرمنداڵان و ژنانن. هەر لە هەمان کاتدا ئێدرۆیس سەرۆکی کومیتەی پەیوەندی دەرەوەی مەجلیسی ئەمریکا لە ئاماژە بە نوێترین راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە ڕەوشی مافی مرۆڤ لە ئێران دەڵێت حکوومەتی ئێران لە کاتی سەرۆکۆماری حەسەن ڕۆحانی هەروەک جاران درێژە بە پێشێلکاریەکانی مافی شارۆمەندانی خۆی دەدات. ئەو نوێنەرە کۆماری خوازە لە ئاماژە بە پرژاندنی ئەسید بە دەموچاوی ژنان لە ئیسفەهان و ئیعدامی ڕەیحانە جەباری وتی ئەو تەنیا گوناحی بەرگریکردن لە خۆی لە بەرامبەر دەستڕێژی بووە. ڕۆیز لە بەیاننامەیەکیدا کە ڕۆژی شەشەمی مانگەی خەزەڵ بڵاوکراوەوە دەڵێت پاش هێرکردنە سەر ژنان هەڵوێستی کۆماری ئیسلامی لە بەرامبەر خەڵکی ناڕازی دەست بەسەری پارێزەری مافی مرۆڤ نەسرین ستوودە و پەسەندکردنی یاسایەک بوو کە لە جیاتی پێش بەوەها هێرشێکی دڕەندانە بگرێت زۆرتر هەندەرە. لەم دوایانە یاسایەک لە مەجلیسی ئێران پەسەند کرا کە ئامانجی ئەو یاسایە پشتیوانی لەو کەسانەیە کە ئەمر بە مەعروف و نەی لە مونکر دەکەن. سەرۆکی کومیتەی پەیوەندی دەرەوەی مەجلیسی ئەمریکا نیگەرانی خۆی سەبارەت بەو یاسایە دەربڕیوەکە پەسەند کراوە و پێی وایە کە ئەو یاسایە زیاتر لە هەر شتێک دەستی بەسیجیەکان بۆ هێرشکردنە سەر ژنان ئاواڵە دەکات. ئەو لامان کاتا داوای لە باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا کرد کە لە کاتی دانیشتنەکانی ئەتۆمی لەگەڵ ئێران ڕەوشی مافی مرۆڤی ئەو وڵاتەی لێیاد بێت. بە وتەی ناوبراو ئەستەمەکە حکوومەتی ئێران یەک حکوومەتی ناوەکی ئاشتیخواز بێت لە کاتێکدا بەم شێوەیە هەڵسوکەوت لەگەڵ شارۆمەندانی خۆی دەکات. هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوە یەکدووەکان سەبارەت بە مافی مرۆڤی ئێران وتوویەتی کە هێرشەکانی کۆماری ئیسلامی کاریگەری لەسەر کاری ئەو نابێت و نەیشڵەژێنێت. ئەحمەد شەهید لە چەند راپۆرتی خۆیدا لە ماوەی ساڵانی ڕابردوو سەبارەت بە مافی مرۆڤ لە ئێران کۆماری ئیسلامی بە پێشێلکاری مافی کەمایەتی نەتەوەیی و ئاینیەکان و ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی ناساندووە. ئەحمەد شەهید سەبارەت بە بەڕێوەبردننی سزای ئیعدامی ڕەیحانە جەباری ڕوونی کردبووەوەکە سەرەڕای ئەوەی کە لە چەندین شوێن و پلەی تایبەت داوای ڕاگرنی سزای ئیعدامی ڕەیحانەی کردووە بەڵام لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران وەڵامی وەرنەگرتووەتەوە. ئەحمەد شەهید پاش ڕخنەگرتن لە شەپۆلی ئیعدامەکان لە ئێران لە ماوەی 15 مانگی ڕابردوو بە تایبەت ئاماژە بە ئیعدامەکانی ئەم دوایانەی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران ئاماژەی بەوە کرد کە هێرشەکانی کۆماری ئیسلامی کاریگەری لەسەر کاری ئەو نابێت و نایشڵەژێنێت. ئەحمەد شەهید لە ژوئێنی 2011ەوە وەکو هەواڵنەری تایبەتی نەتەوە یەکدووەکان سەبارەت بە مافی مرۆڤ لە ئێران دیاری کراوە. ئەحمەد شەهید لە راپۆرتەکانی پێشوویدا سەبارەت بە دۆسیەی مافی مرۆڤ لە ئێران باسی لە دۆخی نالەباری کەمایەتی کردبوو. لە دوایین راپۆرتەکانیشیدا دەڵێت کۆماری ئیسلامی پێشێلکاری ئاشکرای مافی کەمایەتی ڕەگەزی ئاینی ئەتنیکی و مەسەبیەکانە. لە نوێترین راپۆرتی ئەنجومەنی جیهانی ئابووری داهاتووەکە لە 10 ساڵی ڕابردوودا بوشای ڕەگەزی لە نێوان ژنان و پیاوانی جیهاندا بەهۆی بەشداریکردنی زیاتری ژنان لە بوارەکانی سیاسەت و بازاڕی کاردا کەم بووەتەوە. جێگەی باسە ئەنجومەنی جیهانی ئابووری ڕایگەیاندووە بە لەبەرچاوگرتنی ئامارەکانی 9 ساڵی ڕابردوو نایەکسانی ڕەگەزی لە 150 وڵاتی جیهاندا کەم بووەتەوە و هەروەها لە 6 وڵاتی دیکەی جیهانیشدا کە ئێران یەکێک لەو 6 وڵاتەی هەڵکشانی بەخۆیەوە بینیوە. لە حوتوی پێشوودا ڕێحانە جەباری دوای چەندین ساڵ دەست بەسەرکردن و سەرەڕای ناڕەزایەتێکی بەربرای و کۆمەلگای نوێنەتەوەیی لە سێدارەدرا. لەسەر ئەو ڕووداوە دڵتێزێنە پێویستە چەند خاڵی سەرەکی وەبیر بێنینەوە. یەکەم ئەحمەد شەهید نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ مافی مرۆڤ لە ئێران دەڵێت ڕوونە دەوڵەتی ڕۆحانی بە پێچەوانەی بەڵێنەکانی هیچ ئاڵوگۆڕێکی لە بارودۆخی مافی مرۆڤ لە وڵاتە پێک بێنێت و تەنانەت باری مافی مرۆڤ ڕووی لە خراپتر بوونە. تا ئەو جێگایی کە ڕەوتی ئێعدامەکان لە وەتای ڕۆحانی هاتوۆتە سەرکار خێرایەکی بەرچاوتری بۆ خۆوە گرتووە. ئەوەش یەک ڕاستیمان بۆ دەردەخات کە نە ڕۆحانی و کردار و باوەڕەکانی نە سیستمی دەسەڵات جودایە و نە لە کۆماری ئیسلامی سەرۆکۆمار توانای گۆڕانی بەرچاوی لە شێوازی ئیدارەکردنی وڵات و بەتایبەت لە بواری مافی مرۆڤ هەیە. واتە حکوومەتێک کە لەسەر بنەما بیرۆکەیەکی تون ئاژۆ و پاکتاوکردنی هەر جۆرە بیرۆکەیەکی دژبەر و ناڕازی دامەزراوە لە هیچ حاڵەتێکدا مۆڵەت بە هیچ کەس نادات کە گۆڕانێکی ئەرێنی بەدی بێنێت و بەڵێنەکانی ڕۆحانی تەنیا پرۆپاگاندەیەک بوو بۆ خەڵەتاندنی خەڵک و هیچی تر.
دووهەم جیا لەوەی کە دۆستی ڕێحانە جەبارەی چی بووە و ئەوەش ڕەچاو نەکەین کە ناوبراو بۆ پاراستنی کەرامەتی خۆی و بەرگری لە خۆی ناچار بووە لایانی هێرشبەری بکوژێت و ئەگەر ئەوەش لەبەر چاو نەگرین کە زۆر لایانی ئەو دۆسەیە هەر بە شارەوایی مایەوە و ئێستاش قسەی لەسرە دەبێت بزانین لە سێدارەدانی ئەو ژنە ئێرانیا تەنیا هۆکاری سیاسی هەبوو واتە گیانی ڕێحانە بوو بە ئامرازێک بۆ چاوترسێنکردن و تۆقاندنی خەڵکی ئێران و سەرکوتی هەستی مقاومەت لە ناو خەڵکیدا. پرسیار ئەوەیە ئەگەر جێگای کوژرا و بکوژەکە بگۆڕدرایە دیسان بکوژەکە لە سێدارە دەدرا؟ ئەوەش لە کاتێکدایە کە کۆماری ئیسلامی تاوان بە تاوانێکی گەورەتر قەرەبوو دەکاتەوە و ئەوەش لە ڕوانگەی فەلسفەی ئەو دەسەڵاتە سەرچاوە دەگرێت. ڕوونە کۆماری ئیسلامی لە ترسی سەرهەڵدانێکی ناوخۆیی پەنا بۆ هەر سیاسەت و کردەوەیەک دەبات تا هەستی ئازادی خوازی و ئینسانی تاکی ئێرانی سەرکوت بکات و بیخنکێنێ کە هەڵبەت لە باوەڕی ئەواندا ئێعدام سەرەکیتر و یەکەمین هەڵبژاردەیە. بەڵە خۆشەویستان یەکەمین گروپی پێشمەرگەی کوردستانی باشوور بۆ یارمەتیدانی پارێزەرانی کۆبانەیە گەشتە شاری کۆبانێ و دەوڵەتی تورکیە لە کۆتاییدا ڕەزامەندی خۆی بۆ پەڕینەوەی هێزی پێشمەرگە لە خاکی ئەو وڵاتە دەربڕی. ئەو گروپە لە 150 پێشمەرگە پێکاتون کە چەکی قورسیان پێیە و بە مەبەستی پشتیوانیکردنی پارێزەرانی کۆبانێ لە بەرامبەر هێزەکانی داعش ڕۆشتونەتە ئەو شارە. پێشمەرگەکانی کوردستانی باشوور لە ڕێگای سنووری نێوان سووریە و تورکیەوە ڕۆشتونەتە ناو خاکی کۆبانێ. ئەوەڵجار ئەو پێشمەرگانە لە 50 کیلومتری سەرسنووری تورکیە و سووریا لا کەمپێک دانیشتەجێ بوون و دواتر لەو سنوورەوە ڕۆشتە ناو خاکی کۆبانێ. تا ئێستا شەڕ و پێکدادانەکان لە نێوان هێزەکانی پاراستنی کۆبانێ و دەوڵەتی ئیسلامی داعشدا درێژەی هەیە و هێزی هاوپەیمانەکان لە ڕێگای هێرشە ئاسمانیەکانەوە چەندین مڵگەی داعشیان بردومان کردووە. ڕۆشنی هێزی پێشمەرگا بۆ کۆبانێ لە میدیا جیهانەکاندا دەنگدانەوەی زۆری هەبوو. راپۆرتێک لەم پێیەندەدا بین و دێمە وڵاتان. هاوکات لەگەڵ درێژەی شەڕ و تێکەڵچوونەکان لە کۆبانێ بەڕێوەبەری ڕاگەاندن و هۆشیاری و ڕۆشنبیری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند. ماوەی 3 ڕۆژە هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئامادەن بەرەو کۆبانێ بڕۆن، بەڵام بەهۆی کێشەی تکنیکیەوە نەتوانراوە ئەو هێزە لە کاتوساتی خۆیدا بەرەو سنووری تورکیا و دواتر بەرەو کۆبانێ جوڵە دەکات. هەڵگۆرد حکمەت بەڕێوەبەری ڕاگەاندن و هۆشیاری و ڕۆشنبیری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هێزەکانی پێشمەرگا بە تەواوی لە ئامادەباشیدان بۆ چوونە نێو کۆبانەی کێشەی تکنیکی ڕێکرد بووە. قسەی زیاتر لەسەر ئەوەیە ئایا ئەو هێزە بە ڕێگەی ئاسمانی یان زەمینی بەڕێ بکەوێت. هەروەها ئەوەشی وت ئێستا تەواوی ڕێوشوێنەکانی چوونی پێشمەرگە بۆ تورکیا و دواتر بۆ کۆبانێ تەواو بووە و ئەو هێزە ئامادەیە لە زووترین کاتدا جوڵە بکات. هەروەها ڕێوشوێنەکانی لۆجستیکیش تەواو بووە. ئەوە لە کاتێکدایە کە هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەکانی عێراقیش بەردەوام لە دژی داعش لە بەرەی شەڕدان و زۆربەی ئەو ناوچانەی کەوتبوونە ژێردەستی داعش کۆنتڕۆڵی کردوونەتەوە. یەکەمین گروپی پێشمەرگا بۆ یارمەتیدانی پارێزەرانی کۆبانێ گەیشتنە شاری کۆبانێ و دەوڵەتی تورکیا لە کۆتاییدا ڕەزامەندی خۆی بۆ پەڕینەوەی هێزی پێشمەرگە لە خاکی ئەو وڵاتەوە دەربڕی. ئەو گروپە لە 150 پێشمەرگە پێکاتون کە چەکی قورسیان پێیە و بە مەبەستی پشتیوانیکردنی پارێزەرانی کۆبانێ لە بەرامبەر هێزەکانی داعش ڕۆشتونەتە ئەو شارە. پێشمەرگەکانی کوردستانی باشوور لە ڕێگای سنووری نێوان سووریە و تورکیاوە ڕۆشتونەتە ناوخاکی کۆبانێ. هەوڵجار ئەو پێشمەرگانە لە 50 کیلومتری سەر سنووری تورکیا و سووریا لە کەمپێک دانیشتەجێ بوون و دواتر لەو سنوورەوە ڕۆشتنە ناوخاکی کۆبانێ. تا ئێستا شەڕ و پێکدادانەکان لە نێوان هێزەکانی پاراستنی کۆبانێ و دەوڵەتی ئیسلامی داعشدا درێژەی هەیە و هێزە هاوپەیمانەکان لە ڕێگای هێرشە ئاسمانیەکانیانەوە چەندین مۆڵگەی داعشیان بۆردمان کردووە. هاوکات لەگەڵ پەرەسەندنی شەڕ و تێکەڵچوونەکان دژی داعش لە ناوچەکانی عێراق و سووریا هەواڵەکان باز لەوە دەکەن کە لە کۆبانێ شەڕ و پێکدادانەکان هەر بەردەوامە و فڕۆکە جەنگیەکانی ئەمریکاش 3 هێرشی ئاسمانی دیکەیان بۆ سەر کۆبانێ ئەنجامدا. چەکدارانی داعش لە 2 قۆڵی ڕۆژهەڵات و باشووری کۆبانێەوە چەند هێرشێکیان ئەنجامداوە، بەڵام هێزە خۆڕاگرەکانی کۆبانێ سەرجەم هێرشەکانیان تێکشکاندووە. بەپێی زانیاریەکان لە ڕۆژهەڵاتی کۆبانێ 12 چەکداری داعش کوژراون و بەوتەی چەند شایەت حاڵێکیش 5 چەکداری داعش چەکەکانیان فڕەداوە و هاتوونەتە ناو سنووری تورکیەوە. لەلایەکی ترەوە لە درێژەی هێرشە ئاسمانیەکانی ئەمریکادا شەوی ڕابردوو فڕۆکە جەنگیەکان 2 جار بۆردمانی چەکدارانی داعشیان لە ناو کۆبانێ کردووە. ڕۆشتنی هێزی پێشمەرگا بۆ کۆبانێ لە میدیا جیهانیەکاندا دەنگدانەوەی زۆری هەبووە.
پاش بەڕێکەوتنی هێزێکی پێشمەرگەی کوردستان بۆ بەهاناوەچوونی کۆبانێ وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئامریکا دووپاتی گردوێتەوە کە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ کاریگەری خۆی دەبێت. جین ساکی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئامریکا ڕایگەیاندووە پێشبینی دەکەین هێزەکانی پێشمەرگە کاریگەری دروست بکەن لەو شەڕەی کە شەڕوانانی ڕۆژاوا چەندین حوتوە دژی چەکدارانی گروپی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش دەیکەن و توانیویانە ڕێگە نەدەن چەکدارە تونداژۆکان کۆنتڕۆلی شارەکە بکەن. ساکی هەروەها دەڵێت لە ڕاستیدا ئەمە شتێکە کە پێمان وایە کاریگەری دروست دەکات و گرنگە کە هاوبەشێکت هەبێت لەسەر ئەرزی واقع کاری لەگەڵدا بکەیت. ساکی ڕوونیشی کردوێتەوە کە دوجار ئەوە بڕیاری تورکیایە تا هاریکار بن و کاراسانی بکەن. خۆیان ئەو بڕیارەیاندا و بە ئاشکرا لە میدیاکاندا باسییان کرد بەڵام بەدڵنیاییەوە لە ماوەی چەند حوتوی ڕابردوودا ئەمە بەشێک بووە لە گفتوگۆکانمان لەگەڵ تورکیا. ئەم قسانە پاشەوە دێت کە پاش پەسەندکردنی لەلایەن پارلەمانی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕێگەی ئاسمان و زەویەوە بۆ پشتیوانیکردن لە کۆبانی و شەڕ لە دژی گروپی داعش بەرەو ئەو شارە ڕێکەوتون. دوای بەڕێکەوتنی هێزی پێشمەرگەی کوردستان بەرەو شاری کۆبانێ لە ڕۆژاوای کوردستان بۆ بەرگریکردن لە شارەکە لە دژی هێرشەکانی چەکدارانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش، میدیا عەرەبیەکان خوێندنەوەی جیاجیایان بۆ ئەو ڕووداوە هەبوو. هەندێک لەو میدیانە بە نەهێشتنی سنووریان ناوبردوو، هەندێکیشیان بە چارەیەکی گونجاوی دەناسێنن. ڕۆژنامەی حیاتی لەندەنی لەم بارەوە لە راپۆرتێکدا بە ناونیشانی پێشمەرگە بۆ کۆبانێ بۆ پڕکردنەوەی بۆشایی دەڵێ تورکیا بە باشتری دەزانی هێزی پێشمەرگە و سوپای ئازادی سووریا ئەو بۆشاییە پڕ بکەنەوە کە لە کۆبانێ دروست بووە، نەک هێزەکانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و پارتی یەکێتی دموکرات پەیەدا، چونکە ئەنقەرا پەیەدە و یەپەگا بە تێرۆریست ناو دەبات. هاوکات ڕۆژنامەی قودسی عەرەبی لەبارەی چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ دەڵێ چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ هاوشێوەی پێشڕەویەکانی چەکدارانی داعش بەهای سنووری نێوان وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناهێڵێ. ئاژانسی ڕۆیتەرز لەبارەی چوونی پێشمەرگە بۆ کۆبانی دەڵێ چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانی تاقیکردنەوەیەکی دیکەی کاریگەری هەڵمەتی هاوپەیمانانە لە دژی چەکدارانی داعش. بەڕێزان، ڕاستی ئەوەیە ئەوە یەکەم جارە کە هێزەکانی بەشێکی کوردستان بە شێوەیەکی ڕسمی و یاسایی وەکو هێزێکی دانپێنراو سنوورە دەستکردەکانی کوردستان تێدەپەڕێن و بۆ یارمەتی هاونیشمانانی بەشەکانی دیکە دڕۆنە بەرەکانی شەڕدژی سوپای تاریکی. خاڵی زەق ئەوەیە کە ئەو هێزە لە خاکی باکووری کوردستان دەربازی ڕۆژئاوا دەبێت و بە شێوەیەکی نەوتراو ئەوە دەخاتە بەرچاوی ڕایگەشتی جیهانی کە تەنانەت 90 ساڵ سیاسەتی ئینکار و نەکۆڵی لە بوونی کورد نەیتوانی ئیرادە و هەستی نەتەوایەتی نەتەوەی کورد لە ناو ببات و چی دیکە سیاسەتی نەکۆڵی و ئینکار کە کارامەیی خۆی نەماوە و سەردەمی پاکتاوکردنی نەتەوەی و نەژادی بەسەر چووە. لەم نێوانەدا ڕوونە ئانکاران ناچار بوو ڕێگا بە هێزی پێشمەرگە بدات لە خاکی باکووری کوردستان بۆ گەیشتن بە کۆبانەی کەڵک وەرگێت. هەندێک کارناز لەو باوەڕەدان کە تورکەکان کاتێک دیتیان ئەمریکا بە پێچەوانەی خواستی ئەوان نەک هێرشی ئاسمانی کردە سەر داعش کەچی چەک و تەخەمنیشی گەیاندا دەستی شەڕکەرانی کورد. بۆی دەرکەوت ئەم جارە ناتوانێت لەسەر سیاسەتی پێشوو خۆی پێداگری بکات و خەریکە پێگەی خۆی لە هاوکێشەکانی هەرێمەکە لەدەست دەدات و تەنانەت بە پێچەوانەوە لایەنی بەرامبەری دەگاتە ئامانجەکانی. هەوڵیدا بە گۆڕینی تاکتیک لانیکەم نهێڵت ڕۆتی ڕووداوەکان لەوە زیاتر دژی بڕاتە پێش. بۆیە لانیکەم بۆ هێورکردنەوەی بارودۆخی ناوخۆیی خۆی و کەمکردنەوەی ئاستی ناڕزایەتی کوردەکانی باکوور ئەو دەرفەتەی بۆ حکوومەتی هەرێم ڕەخساند کە هێز ڕەوانەی کۆبانێ بکات. لەلایەکی ترەوە پێداگری لەسەر ئەوە کرد کە هاوکار لەگەڵ هێزی پێشمەرگە سپای ئازادیش بەشداری ئەو شەڕە ببێت کە بە باوەڕی خۆی ڕەوتی ڕووداوەکان لەژێر کۆنتڕۆلی خۆی بمێنێتەوە. بەڵام ئامانجی تورکیا لەو سیاسەتە هەرچی بێت ڕوونە ئەوە خودی کووردە کە وەکو فاکتەرێکی بەهێز و کاریگەر خەریکە سیاسەت و هەڵوێست و بڕیارەکانی دەوڵەتانی هەرێمی و جیهانی دەخاتە ژێر کاریگەری خۆی. واتە پرسی کورد گەیشتۆتە ئاستێک کە چی دیکە دەوڵەتانی خاوەن بەرژەوەندی ناتوانن وەکو ساڵانی پێشوو بۆ گەیشتن بە ئامانجەکانیان ئاسانترین ڕێگا هەڵبژێرن و کورد لەو هاوکێشانەدا ڕەچاو نەکەن. بۆ یەکگەمەی سیاسی لە هەرێمەکە ئێستاوای لێ هاتووە کە هەر لایەنێک بۆ ئەوەی کە بەرژەوەندەکانی خۆی بپارێزێت ناچارە گۆشەنیگایەکشی بە پرس و خواستی کورد بێت و یاسای یاریەکە لە بردن دۆڕان گۆڕاوە بۆ بردن
و کوردیش بە مافی خۆی دەزانێت لە ڕەوتی ڕووداوەکان بەرژەوەندی ئەویش ڕەچاو بکرێت. پێشوازی خەڵکی باکوور لە ڕۆڵەکانی باشوور پەیغامێکی زۆر ڕوونی نەک بۆ ئانکارە بەڵکو بۆ هەموو جیهان هەبوو. سنوورەکانی 1922 چی دیکە لە زەین و دەرونی تاکی کورد سڕاوەتەوە و کورد خەریکە بەرەو یەک هەڵوێستی و یەکدەنگی دەڕوات کەوابوو لایانی بەرامبەریش دەبێت لەمەوە بەدواوە بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیە سیاسەتەکانی دیاری بکات. بچینە ئوکراین و سەرۆکۆماری ئۆکراین لە کۆبەندی ئامارەکانی نەزەرسەنجی کۆتایی ڕایگەیاندووە. حیزبەکانی لایەنگری پەیوەست بوون بە یەکێتی ئوروپا لە هەڵبژارنەکانی پارلەمانی ئۆکراین سەرکەوتوو بوون. ئەمە یەکەمین هەڵبژارنی یەکلایکەرەوەیە لە دوای ئشۆرشی فێڤریەی ئۆکراین. پێترۆ پۆرۆشێنکۆ سەرۆکۆماری ئۆکراین کە بۆ برنی ئەو وڵاتە بەرەو ڕێگایەکی نوێ داوای بەڕێوەچوونی هەڵبژارنی بەپەلەی کردبوو ڕۆژی یەکشەمە 26 ئۆکتۆبر بە کۆبەندی ئاکامی نەزەرسەنجیەکانی کۆتایی هەڵبژارنەکان و لە کۆتایی ئاکامی هەڵبژارن و ژمارنی دەنگەکان ڕایگەیاند حیزبەکانی لایەنگری پەیوەست بوون بە یەکێتی ئوروپاوە زۆرترین دەنگیان هێناوە. راپۆرتێک لەم پەیوەندەدا ببینن. سەرۆکۆماری ئۆکراین لە کۆبەندی ئامارەکانی نەزەرسەنجی کۆتایی ڕایگەیاندووە. حەزبەکانی لایەنگری پەیوەستبوون بە یەکێتی ئوروپا لە هەڵبژاردنەکانی پارلەمانی ئۆکراین سەرکەوتوو بوون. ئەمە یەکەمین هەڵبژاردننی یەکلایکەرەوەی لە دوای شۆڕشی فێڤریەی ئۆکراین. پێترۆ پۆرۆشێنکۆ سەرۆکۆماری ئۆکراین کە بۆ بردننی ئەو وڵاتە بەرەو ڕێگایەکی نوێ داوای بەڕێوەچوونی هەڵبژاردننی بەپەلەی کردبوو ڕۆژی یەکشەمە 26 ئۆکتۆبر بە کۆبەندی ئاکامی نەزەرسەنجیەکانی کۆتایی هەڵبژاردنەکان و لە کۆتایی ئاکامی هەڵبژاردن و ژمارکردنی دەنگەکان ڕایگەیاند حەزبەکانی لایەنگری پەیوەستبوون بە یەکێتی ئوروپاوە زۆرترین دەنگیان هێناوە. بەپێی راپۆرتی هەواڵنێری ڕۆیترز پێترۆ پۆرۆشێنکۆ کە وڵاتەکەی لە دوای شۆڕش و ڕوخانی دەوڵەتی ڤیکتۆریا یانوکویچ لە مانگی فێڤریە سەرقاڵی قەیران لەگەڵ رووسیا و جیاخوازانی لایەنگری رووسیا لە ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە بووە سەرکەوتنی حزبەکانی لایەنگری ڕۆژاوا بە نیشانەیەک لە پشتیوانی خەڵک لە بەرنامەکانی دەوڵەت بۆ کۆتایهێنان بە تێکەڵچوون لەگەڵ جیاخوازان بەرەو پێشچوونی چاکسازی دیموکراتیک و دروستکردنی زەمینەی پەیوەستبوونی ئۆکراین بە یەکێتی ئوروپاوە ناوی لێبردووە. بەم شێوە کە ڕاگەیەندراوە لە نێوان 29 حیزب کە لە هەڵبژاردنەکانی پارلەمان بەشدار بوون ئەو حیزبە کە پۆرۆشێنکۆ پشتیوانی لێ دەکات لە ئەنجامە بەرایەکاندا 23 لەسەدی گشتی دەنگەکانی بەدەست هێناوە و تا ئێستا یەکەمین حیزبە. سەرکەوتنی حیزبەکانی لایەنگری پەیوەستبوون لە هەڵبژاردنەکانی پارلەمانی ئۆکراین ئەو مانایە دەگەیەنێت کە سیاسەتەکانی ڕووسیا لە ئۆکراین سەرکەوتوو نەبوون. لەلایەکی دیکەوە لە ڕۆژهەڵاتی ئۆکراین کە زۆربەی دانیشتوانی ڕۆژزمانن کە چەندین مانگە لە تێکەڵچووندان لەگەڵ دەوڵەتی ناوەندی ئەو وڵاتە بە شێوەیەک دەبێت خۆیان یەکلای بکەونەوە کە ئایا لەگەڵ سیاسەتەکەی پێترۆ پۆرۆشێنکۆ دەتوانن خۆیان بگونجێنن یان بەردەوام دەبن لە ناڕەزایەتی و تێکەڵچوون. سەرۆکۆماری ئۆکراین بەڵێنی ئەوەی بە جیاخوازانی ئۆکراینی داوەکە بە هەموو شێوەیەک مافی شارۆمەندانی ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە دەدات. دەوڵەتی ناوەندی ئۆکراین رووسیا تۆمەتبەر دەکات کە بە پشتیوانیکردن لە جیاخوازانی ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە ئاژاوەی لە وڵاتەدا ناوەتەوە و دەستێوەردان دەکات. بەڵام رووسیا ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە و خوازیاری دابینکردنی مافەکانی ئەو خەڵکەیە کە لە ڕۆژهەڵاتی ئۆکراین دەژین. بەڵە خۆشەویستان لە یەکەمین هەڵبژاردنەکانی پارلەمانی دوای ڕوخانی دەوڵەتی سەربا رووسیا لایەنەکانی لایەنگری ڕۆژئاوا و پەیوەست بوون بە یەکێتی ئوروپا لە ئۆکراین زۆرینەی دەنگیان هێنا دیارە کە نمایشێکی سیاسی بەهێز بوو بۆ ئەو حیزبانەی کە ڕایگشتی جیهانی لە هەستی دەرونی ڕوانگەی زۆرینەی خەڵکی ئۆکراین لەمەڕ ڕووداوەکان ئاگادار بکەنەوە. ڕاستە کە رووسیا لەلایەک بە داگیرکردنی کریمە و دواتر ئاژاوەنانەوە لە ڕۆژهەڵاتی ئۆکراینی و هاوتەریبیش کەڵک وەرگرتن لە ئامرازی وزەی فشاری خستۆتە سەر ئۆکراینەکان کە ملکەتی خواستەکانی مسکۆ بن. بەڵام ئەو سیاسەتانە بە پێچەوانە خەریکە دەبێتە هۆی ئەوەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵکی ئۆکراین زۆرتر ڕوو لە ڕۆژئاوا بکەن و ڕووسەکان وەکو نەیارێک ببینن کە تەنیا دەیهەوێ وەکو ساڵانی پێشوو وڵاتەکەیان ڕۆڵی حەوشی خەڵوەتی ئەوان بگێڕێت. ئەوەش لە کاتێکدایە سەرۆکۆماری ئۆکراین بەڵێنی داوە مافەکانی کەمینەی ڕووس زمان بپارێزێت کەچی ئەوە جێگای قسە بۆ لایەنی بەرامبەر ناهێڵێتەوە. ڕاستی ئەوەیە کە لە درێژماوەدا ئۆکراینێکی قەیراناوی یان پارچە پارچەکرا و بە قازانجی ڕووسەکان نییە و خەڵکیش بۆ و دەنگدانەی خۆیان سەلماندیان ئامادەن کە تێچووەکانی دووریگرتن لە مسکۆ بدەن.
بۆیە پێدەچێت ڕووسەکان باشترە لە کاتی ئێستادا هەوڵ بدەن بە هێورکردنەوەی بارودۆخەکە و هێدی پەیوەندیەکانیان لەگەڵ ئوکراین باشتر بکەن و بگەنە ڕێکەوتنێکی دوولایانە لەسەر بنەمای پاراستنی بەرژەوەندی دوولایانە. بە پێچەوانەی ئەوە بێت ئەگەر ئۆکراینەکان بتوانن خۆیان ڕابگرن ئەوە لە داهاتوودا ڕووسەکانن کە تووشی خەسار دەبن. لەبەر ئەوەی کە ئۆکراینێکی قەیرەناوی ناتوانێت تەنانەت لە ئاستێکی نەزمیش ڕۆڵی پارێزەری بەرژەوەندەکانی مسکۆ بگێڕێت و ڕەنگە ئەو هەستەی ئۆکراینەکان تەشەنە بکاتە ناو وڵاتانی دیکە و دەوڵەتانی دیکەش بە شوێنەیی خۆیان لە ڕووسەکان دووربخەنەوە. بەتایبەت ئەوەی کە ئێستا ئەزمموی ئۆکراین لە بەردەستە و وڵاتانی ناوچەی ئاسیای ناوەڕاست پێش هەر گۆڕانێک و هەر بڕیارێک دەتوانن خۆیان بۆ هەر دشکردەوەیەکی ڕووسەکان ئامادە بکەن. بۆیە ڕەنگە لە مانگەکانی داهاتوو ڕووسەکان ناچار بن گۆڕانێک لە سیاسەتەکانی ئێستایان لە بەرامبەر ئۆکراینەکان پێک بێن و هەوڵ بدەن لەگەڵیان بگەنە ڕێکەوتنێکی نوێ. خۆشەویستان بەم شێوێ بەرنامەکەتان پێشکەشکرا. هیوادارم کە بەدڵتان ببێت تا بەرنامەیەکی دیکە هەر بژین با شادی و سەربەرزی.